بە سەرۆکایەتی فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی وەفدێکی پارتی سەردانی گردی زەرگەتەیان کرد لە شاری سلێمانی و لەگەڵ نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و چەند ئەندامێکی تری بزوتنەوەکەدا کۆبوونەوەکە تایبەت بوو بە چەند پرسێکی سیاسی هەرێمی کوردستان و عێراق و خۆرهەڵاتی ناوەڕاست، درێژکردنەوەی ویلایەتی بارزانی و پرسی گەڕانەوەی ڕەشنووسی دەستور بۆ پەرلەمان بەشێک بوون لەو بابەتانەی گفتوگۆیان لەبارەوە کراوە. هەر لایە گفتوگۆیتمان تەواومان لەسەر کردووە، هێشتا بۆ چوونێکی هاوبەشمان گەڵاڵە نەکردووە، بەڵام ئێمە هەمومان باوەڕمان وایە کە پێویستە پێش ئەو تاریخە پێش ئەو کاتێک ئەوێتە پێشەوە تێگەیشتنێکی هاوبەشمان لەسەر ئەو مەسەلەیە هەبێت و لە پەرلەمان و لەوانە بەلایشیا بخێت. لای خۆشەوە فازڵ میرانی ڕایگەاند درێژکردنەوەی ویلایەتی بارزانی و پرسی گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمانی کوردستان بەشێکن لە گرفتەکانی ئێستای بارودۆخی هەرێمی کوردستان. دەستور و سەرۆکاتی هەرێم و ئەمەش یەکێک لە گرفتەکانی لە متەمیماتی ئەم مۆزعی کە هەرێمی کوردستانی تێدایە، لەبەرەوە بە یەکرێزی خۆمان و بە کۆبوونەوەی خۆمان مەشاکلی حکوومەتیش حەل دەبێتەوە و قەیرانی داراییش دەربازی لێ دەبین و پێکەوە حکومڕانیەکەی باشتریش دەکەینەوە ئەگەر لە یەکتر نێزیک بین و مشورەت بکەین لەگەڵ یەکتر و پێکەوە کار بکەینەوە. دوای کۆتایی هاتنی کۆبوونەوەکەی پارتی و گۆڕان، نەوشیروان مستەفا و وەفدێکی هاوڕێی سەردانی نووسنگەی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانیان کرد و لە شاری سلێمانی و لەگەڵ محەممەد فەرەج ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ کرا لەسەر درێژکردنەوەی ویلایەتی بارزانی و پرسی گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان. بابەتی سەرۆکایەتی هەرێم مادەیەکی ئەساسیە لە دەستورە وابێ هەموو لایەنەکان ئەم باسی دەستورە بە هەند بگرین، ئەوش کارێکی پەرلەمانیە، بەڵام بێگومان ئەو کارە پەرلەمانی پێویستی بە سازانێکەیە ئەم لایەنانە ڕێبکەون لەسەر ئەو گۆڕانکاریانە یا ئەو تعدیلانی کە لە دەستورا کرێت. شەڕی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی و پرسی نەناردنی بودجەی هەرێم لە ماوەی ڕابردوودا هۆکاری سەرەکی بوون بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسەکان. گۆران عەبدوڵڵا، NRT سلێمانی.